ڕۆنیاس جەرگەکەم هەمیشە بەدواتەوە کوا سەرد بەرزکە لە بەرامبەرتم لەو بەر. تۆ چی دەوێت لە من؟ چەند جارم بە تۆ دوازم لە بێنە، هەر ڕۆژە بەڕقمە تەلەفۆن و نامە بۆم نەکەی. ئەم جارە تەلەفۆنم بۆ بکەیتەوە، ڕێک ڕقمەکە دێمە دەست پۆلیس. تێگەیشتی؟ هەڵای وا بکەی کارێکت پێ دەکەم حەیات بچێت. بەڕێی من خۆشەویستی ئێستا هەمووی بۆ تەکات بەسەر بردن. واو هاوسەرگیریانی لە ڕۆی خۆشەویستیەوە دروست دەبن کاتین ماوەیەکی زۆر ناخایانێ، بەڵام ئەگەر هاوسەرگیریەک لە ڕێی سودفەوە دروست بێ سەرکەوتوو دەبێ و بڕوام وایە دەرەنجامێکی زۆر باشی دەبێت. وانێ خوشکەم؟ ئەکید بۆ نمونە ئێوە ماشەڵڵاتان لێبێ. خەڵ قوربانت هەیان چۆن چی دەڵێ؟ واللهی عفوان خێرە. ئەلۆ باشی بەڵێ مام زەمین. سبێنێک چی سەر لە ڕۆژەی خانەکەم باشە؟ باشە مام زەمین، سبێنێ بەخۆم دەچم. هەوڵدە لە بیر نەکەی بڕۆی باش؟ هەڵاتەوە بێخام بە بەخۆم سبێنێ دەچم هەمووی حەل دەکەم. باش. خوشکەم جامادامە تۆ ها ئەمە دەبینی نەسحەتێک لە برای خۆتەوە وەرگرا، بیکە ئەڵقەو لە جێ خۆتیکە، بڕۆ بە خۆشەویستی ئێستا مەکە. کەسێک خۆشی بوێی لە تەلەفۆن قسە لەگەر ناکە، دێتە داوات لە دەرکەی دەدا. ئەکید کاکەگیان وایە خۆشەویستی لەم سەردەما هەمووی درۆیە، خۆشەویستە پاکەکەی جاران نەماوە. ڕاستە پێشتر ڕۆمیو جولێت بوو خەج و سیامن ئەوانە نەماوە لە سەیزم. باش. چۆنە ئەمە منی شێت کردووە خوایە. ئەلو ئەوە من هاتمە دەرەوە، تۆ لەکوێیت؟ من شێت بووم بەدەستەوە، ئەزانین چەندێکە تۆ من بێزارەکەیت. چی دەوێت لە من؟ دەمەیە منت خۆش بێ. باشە تۆ بوو یەکجار ناییتە ڕووبەڕوو بۆ ئەوە نەترسنۆکی. ئەو کات خۆمت نیشان دەدەم تا عاشقم نەبی خۆمت نیشان نادەم. تاکە من تۆم خۆش ناوێت. ئەزانین چی؟ یەک جاریکە تەلەفۆن بۆ من نەکەیتەوە، ئەوە ئێستا هەر بلۆکیش دەکەم. یان خوایە ئەو نەبێت. ئەلو گیانەکەم ڕۆحەکەم ئەمە لە پێناویەوەی جێم لە دەنجی تووبی تەلەفۆنت لە بۆ دەکەم. ئەتو کەینە بە من ڕازی دەبی کەینێ نازانی چەندم خۆش دەوێی. کاکەوە تۆ تەواوی بە قوربان چی دەوێت لە من؟ ئەو هەموو تەلەفۆنت چێ بۆ منیەکەی؟ ئەو هەموو سیمکارتە لەکوێنیت بەس بزانم من نامەویت تێگەیشتیت نامەوەیت. ئەدی دڵی من جگە لە تۆ کەسی تری ناوێ. کاکە گیان بە قوربان من لە ژیانی خۆت پسڕەوە واز لە من بێنە ئیتر. ناتوانم بسڕمەوە لەو ڕۆژەوی لە هەنگەکە ئەتوم دیتیە وەڵا وێنێت و لە بەرچاوم بزر نابی ئەوەندەم خۆش دەوێت. باشە بابت بینم زام تۆ کەیت. ئەو کاتێکە بە من ڕازی بووی ئەو کاتە من خۆمت نیشان دەدەم گیانەکە. ئاراس ئاراس جاندرم چێ داوغەت ڕۆیە؟ ڕای گۆرانەکە زۆر خۆشە تێکەڵ بووم لەگەڵیان. گۆرانەکە خۆشە. نانە ماوەی زۆر داوغەت دەڕوات. خێر عاشق بووی؟ برە برام عاشقی بەڕاست عاشق بوویان نا؟ نا برام عاشق نەبووە. برە لە نیمە شارەوە قسە لە من ناستە دەرێ. عاشق بوویان نا؟
با نا عاشق بەخوای کەش بکرد عاشقی چێ بووی لە عاشق نەبووم وەرە دڵڕاستم پێ بڵێ عاشقی چێ بووی دەی سێکت لێر با پێت بڵێم چییە باوکم تەلەفۆنە بابەگیان ئاراس کوڕی خۆ واز لە ئاکۆی بینە وەرە خوارێ هەر ئێستاکە خۆت بگەینە شارەوانی وا شێرزاد محەمید چاوەڕێت دەکەم باشە کوڕی خۆ زوو بە ئاکۆش بڵێ باوستەوەی پێلاکەی کاکەشی باشە دیارە دەی بەرەی پێسوانی تەکسەشی بە بەس باحافظ باحافظ کوڕی خۆ باحافظ بەس سەرچاو بەس سەرچاو دلێگەم نەبێ دابەزم قوربانی بم تۆش بڕۆ ئەوراقەکان بێنەوە بڕۆ بۆ پێلاکەمم ڕەشید باشە منیش بێ بڕۆم بۆ شارەوانی باشە باش بەس بابت گێنم قوربانە بم نەوەڵڵە زۆ پەلەمەوە تۆش بڕۆ ئیشەکان خۆ تاو هەربت بە مۆکن سیارەکەی نە بەخوای لێرە دابەزم باشترە تۆش بڕۆ ئیشەکانە تاوکە دواترە دێنەوە باشە بە منش دەچمە ماڵەوە دێمەوە دواترە دوینەوە خوا لەگەڵ تکایە با تووشی کێشێکی گەورە نەبین واز لە من بێنە من تۆم ناوێت گوێگرە یان بۆ من یان چییە هەڕەشاکەی گوێگرە هەرگیز واز لێ ناهێنم سیرم کە ئەگەر وازم لێ نێنیت بە براو کەس و کارمەڵم بێن هەموو جانت پشکێنن تێگەیشتیت گوێگرە بە یەک کەس بڵێ ئەو کات بەخۆ زەرە دەکەی تێگەیشتی خوشکەکەم ئەوە بۆ ئەگریە چی بووە هیچ نییە نەگریا و خوشکەکەم هەر شتێک تێ بە منی بڵێ من براژنی تۆم وەکو خوشکی تۆ وام بۆ ئەگریت نەگریاوم هیچ نییە هەرچی بوو بە منی بڵێ تاقانەکەم تۆ خوشکە جوانەکەی منیت باشە باش هەیان ئەوە کاکماتەوە هیچی پێ ماڵێ باشە نانا بێخەم بە چۆن شتی واکەم هەیان چۆنی جانە باشی گیانەکەم ئەوە بووە تێکچوو هیچ نییە تۆزە دڵی تەنگە فایلەکانی گرچی بوو بەیانیش نەتبرد ئێم نیز بەوە هاتوومەتەوە فایلەکانم بۆ بێنە تاخیرم بەس سەر چاو ئێستا باشە جانە فەرمی ئەی دەستەکانت خۆت جان من دەبێ بڕۆم باشە تاخیرم باش سپێویست نییە نابڕۆ ستانە خوات لەگەڵ دەست خۆش دەستان خۆش بە عافێتە بێ ڕۆنیاس بەڵێ کاکە هیچ بووە چی بوو بێ هیچ شتێک هەیە لەم نیمشاریەوە ڕۆنیاس چی لە پشانەوە کاکەجێ هەیان
ڕۆنیازی چی هەیە؟ نەخێرچی هەبێت وازا پاکەت ژووری مستەکەیە چیەوە کاکە بۆ بەیانیە؟ ئەوە چییە؟ چیە کاکە؟ چیە ڕۆنیاز؟ نازانم ڕۆنیاز؟ حاجی فەرهەد؟ کاکەوە چییە؟ ئەوە چییە؟ لە من دەپرسی ئەوە چییە؟ نازانم من نازانم ڕۆنیاز؟ ئەوە سۆنەرە! واسی لێبێنە لو سورة أبي نانو أبي نادي حتى هذا صار موت ئاخۆ بە شوێن چی ئاگەڕێیت؟ بۆ وا ئەکەیت؟ ئەو کچە زۆر پاکە لە پەڕی گڕ پاک کرا هەشت مانگە لەگەڵ منە ئەژیت هیچم پێوە نەبینیوە بۆ وا ئەکەیت؟ بە شوێن چی ئاگەڕێیت؟ بە شوێن چی ئاگەڕێیت؟ موبایلەکەی ڕۆنیازم بۆ دۆزەرەوە دەی موبایلەکەی ڕۆنیازمە زوو وەک پێم گوتی دەرکەی لێ ناکەیەوە نان و ئاویشی نادەی هەتا دەزانمەوە کێ و کۆ مۆزوعە ئەمن دەڕوو ئەوەی ڕاستی بیکات سەردار ئۆڤەرەکی زۆر زۆر باشمان لە بۆ هاتیە زیاتر لە 200 خانیە دەمەوێ وازیهەکەی یا ئەوە بەفومی بکەین یا ئەوەتە بەکاشی ئەوەی لەسەر زنابتە بە زووتری کات راپۆرتەکەم بە حازرکە ها بزانە چەندمان دەچیتە بەسەر چاو ئەوەش هەرفومەکەی بە دەرەزێک دوو دەیکەم کاشکەش بە ئەی بیدەیکەم دەست خۆش ئاکۆ بەرە مامزە لەگەڵ ماڵە ببورەت خوا خێرە خۆ نەخۆشنی ناوەڵ الحەمدولله ئایبوون نییە جۆدی ئاکۆ دەمەیە لەگەڵ مهندیس ئاراسی پێکەوە پاشەوەی کاک سەردار راپۆرتەکەی ئامادەکانی بۆم دێنی ئەم گۆشت دەراسەکی زۆر زۆر باشی بکەم زانە تێچوی خانێکی هەر خانێک چەندی تێدەچی باشە زۆر باشە بە چاو ئاراس کوڕی خۆمە توش لەگەڵ یاوە بەسەر چاواکە جون ئێستا ئەوەتوانم بڕۆم دەست بەکارم باشە دەست خۆش دەست خۆش تۆکو پەڕی گوڵ پاکی زانم پوختانت پێ یەکەن سەیری من کە
دارنا نازانم کەسێک وای کردو من دڵنیا کە ڕقی لە تۆ بێ هەستە وەرە چینە دەرەوە هەستە هەستە قەت وانە قەت ئەتوو وانە بووی مامۆستا جان بابەتەکە کەمێک زعاجە خۆم چارەی دەکەم لێم گەڕێ کاک جەمیل برادری باوکتە هەنگۆش شتان هەیە لە شەریکەی وای ئیش بەبێ تااقەتی نابێت ڕاست وانە ئەتوو خەمی منت نەبی ئەم بە خۆم چا دەبمەوە دەستەکانت خۆش هەرچ بەم دەکرێ من حازرم سپاس دەکەم دەستمۆ ژووری خۆم پێویست خەبەرم تۆ زۆر زۆر باش دەست خۆش الو تۆ چی سارە ڕۆنیاز نایەتە دەرەوە نایەتە دەرەوە نایەتە هیچ شوێنێ دایخە کاک زەمیل بەڵێ کاک سەدڵ تازە لەگەر کاک ئاکۆ لە دەرەوە هەندێک پیاسەمان کە زۆر باشە. زۆر هەوڵدا لی تێبگەم بەڵام هیچ قسەی نەکرد بەس ئەو کوڕ تەواو نییە ڕاست دەکەی ئەمیش ئەوڕووکە عەقڵم نایبینی پێ دەچی کێشەکی هەبی کاک سەدڵ لەبی زۆر ئاگار لێبی ئەوە بابی ڕەحمەتی چەند ساڵ ئەمە پێیەکەوە لەو شەریکەیەی کارمان کرد تەنانەت ڕۆژێک چیە ئەمە کێشەمان نەبووە تکایە ئاگاداری بە باشە ئینشاءالله ئێستا دەست بە لە دیزاینەرەکان ئیشەکانتەوە دەکەین دەستت خۆشی بڕۆ بڕۆ ئاخ چۆن حەیات بردەم ئاخ الو روح قربانه دا او تلفون هالقرا والله من لدنيا ونية اقام لخونا ما خريقة طومته باشا بتشي بتلفون الله انا سكت او بيري ارازك انتو هلا لي ارازك مو ارازك عراس عراس اكو بس بوص اكو ئەوە هەموو هاوڕێتی خۆشەویستیت بوو ئاراس خیانەتم لێ دەکەی ئاراس اكو والله پشتەوە ورنا خەنجەرم لێ دەدەری کورە ئاراس من و تۆ برابووین کورە من برام نەبوو تو بس بوص دەستت بێنە خوارەوە من برام نەبوو من تاقە نەبووم باوکت لە کێوە شریکن ئاراس اكو بس والله برناكم ده بس عليكم ده اكو بەیەکەوە گەورە بووین بەیەکەوە نانمان خوارد بەیەکەوە یاریمان نەکرد ئێستا لەبەر حەزێکی کاتی و چێژێکی کاتی هاوڕێتەکەمان دەسووتێنی قسە نەکەی لەبەر دوو مرۆڤی وەکو تۆیە کە سەد جان کردوتە ڕەمزی وەفا اكو قربانة بس بوصت ئەگەر لەبەر باوکت نەبووە خۆم ئەمزانی ئێستا چی پێەکەم اكو بس بوص برناكم وەرە وەرە ئاکۆ خێرەوە تووڕێ مامجەمی خێرمایە خێر نەما چ بووە ئاراسی کوڕت خێری هێشت ڕاست ئاراسی کوڕت برادەرایەتی و کەسوکاری و خزم و برادەرایەتی هەموو شتێکی هێشت هیچ نێشت داوکە باسیکە ئاراسی کردیە ئاکۆ سەیکە جاچی نەکردێ بیکوشت بام خۆشتر بوو مامجەمی ئاراسی کوڕت
علاقەی لەگەڵ خوشکم دانە. ئاراسی کوڕی من بەڵێ ئاراسی کوڕی دوو. تاکیدی زۆر تاکیدی زۆر. تەماشا ناوەکەی بە گرانەکەم خەزنا. ئەو مۆبایلەی چییە؟ هی خوشکمە لۆ لەکرێتوە. لەبەرەوەی شکم لێ کردی و شتی خراپم لێ دیتیە. کوڕە خۆت کۆنتڕۆلکە. ئەوەندەی هەم بزانم ئاراسی کوڕی من شتێکی وا ناکە هەر شتێکی کە بە من دەڵێتن. بەسە تو ئاگاداری خۆت بە. با لێکۆڵی لۆچی کەین بزانین دروستە و قسەیە ڕاستە ڕاست نییە. چییە مام زەمیل لەوەتەی بابم مردیە دەبینم لە پشت ئاراسی ڕادەوەستیەوە. مام زەمیل دەتانەوێت خەدرم لێ بکەن؟ هەرکۆ کوڕی خۆم هەمن و بابی ڕەحمەتیت بۆ چی برایە من چەند ساڵ پێکەوە ئیشمان کرد ئێستاش ئەتووە چی کوڕی منی ئەگەر هاتوو ئەو بابەتەش ڕاست دەرچوو ئێخۆ لە خێزانی گۆ باشتر نابینمەوە لە بۆ ئاراسی کوڕم. ئەمن لەگەر خێزانێک تێکەڵ نابم کە بیانوێ ئەتکم کە. کوراک هەت خۆشەویستی کەنجین هەتەکردنا بە من نارێ شتی زۆر خراپتر هەیە. وەکو چە؟ ئەوە خوشی تو چی کردیە؟ ئەدی کوڕەکەی تو چی کردیە؟ باش باش سندان هەراس هەر ئێستا وەرە ژوورەکەم تێگەیشتی ئێستا دێتن هەموو شتێکی بەیەکەوە باس دەکەین. گەرە و بابەتەوە هەبڕوە ئەوە خۆت بەرپرسیاری چی لە ئاراسی کوڕم دێ. خۆت کۆنتڕۆلکە خۆت کۆنتڕۆلکە. سندان وەرە دانیشە. ئاراس ئەوەی ئاکۆ باز دەکە ڕاستە؟ ڕاستە بیست و یەک ساڵ لە کوڕی بینی هەرچەند داوات لە من کرد پێتمدا پارەتم سیارەتم کوڕم هەمیشە قۆڕانەت کوو کردیە باشە تو لە ژیانی خۆت هیچت لە من نەشاردتەوە خێرا ئەوزارە لە من شاردەوە. ئەستا جۆردە من لێرە کە سوێ دەگە جارش کە نامێ لەو کۆمپانیە بگرینەوە ڕۆدەی کوڕی خۆم بەسە توش ئەمە ئەو کێشەیە سەر دەکەین. ئەو کێشەیەوە چارەسەر ناین مام زەمیل بەخۆشت دەگەرم وەرە. باش هەستە چینە لای خۆشکەکەت هەستە. گوێ مێرە خوشکە جوانەکەم خی گەورە بە هەموو شێوەیەک تاقی دەکاتەوە بەسە ئیتر کەم بگری. مام زەمیل فەرموو. پێشکەوە واز لەو کچە بێنە واز لەو کچە بێنە. ئەوە چی هینایەتی بەنێ؟ من هێنامە دەرەوە خەریب و ببرێ لەو ژوورە ویژدان دەبێ. نامگۆ بە هینە دەرە کچەیە؟ بەسە وازی لێ بێنە. دەزانێت تو نێرمە و ماری بابەت؟ بۆ من چیم کردووە؟ چیت کردی ها؟ بەسی کە من تاوانم چییە؟ ئاکۆ هیچ بۆنەوەی چارەسەر نابی. دانیشە کوڕخم دانیشە. بچی خۆم ئەتوو بە من نارێ بە خۆت و بە ئاراسی چ تاوانێکتان ئەنجامدایە؟ وڵڵی مامەجان من ئاگام لە دنیا نییە.
ئەدی ئەو سۆنەرەتی ئەو سۆنەرە درۆی دەکا ئاکۆ ئەو پشت ڕاستکردنەوەی ئەو سۆنەرەش دەبی ئێستا کە هەستە با بڕۆین فەحسەچی بکەین. ناتوانم من نام تەماشا دەزانی ڕاستە دەزانی لەوێ نادەترسێ نا ئەو باری دەرونی تەواو نییە نەیگەڕ ئەو ڕێستا چمان پێ ناکەین ئیشاڵە سبەینە دێن دەچی فەحسەکەی دەکەین بەس ئاکۆ وعدم دێی لێ نەدەی ها بە لێدان هیچ شتێک چارەسەر ناکرێت باشە؟ ئەی خۆیە مەگری بەسە هەستە با بڕۆینە ئەو دوو تۆزە ئیسراحەتە مەگری هەستە بابا گیان سندانی بابەی کوڕم پێم نارێ ئەو هەڵە گەورەیە چ بوو کردت قوربانت من باوکە جیانی من غەڵەتی چیم کردووە تەنها کچەکەم خۆشویستووە دانی جەنابەت تا ئێستا دان بۆ ئەوی دانانێ هەڵە یەکی گەورەشت کردیە دام بە چیا بنێ باوکە جواب پێ دەڵم بەڵێ ڕاستە کچەکەم خۆشویستووە چی دەرم کردووە من کەریا خۆشەویستی چی حالی چی واللهی بێت و ئەو فەحسە دەرچیتن فەحەسی باوکە قوربانت بم فەحەسی ئاراس ئەگەر بێت و ئەو منداڵەی ڕۆنیاز لە تووبی باوکە ڕۆ ئاخی ڕۆژی ژیانت دەبی ئەخە مناڵی چی باوکە وەڵڵا تێناگە مەسەلە چییە سندان جۆ بگرە ئەو بابەتەش لای دایکت باس ناکەی تێرەگەی بەسەر چا نامێ ئەو ماوەژ نەما لێ دەرچی بڕۆ لەبەر چاوە مزر بە بڕۆ باوکە بڕۆ بەسە مەگری نانیشە نەخوارد نانی چی بخۆمەیان بۆ من ژیانم ماوە ڕۆنیاز کا سۆنەرەکە نازانم کاکە هەیان کا سۆنەرەکە کچێ ڕۆنیاز دەرەم لەکوێ و زیاتر قسەم پێ مەکە لەوەی زیاتر تووڕەم مەکە با نەکەو مەکەن دەرەم لەکوێ کچێ نازانم کاکە بۆ بڵی هەیان لەکوێ لەگەر تو من دڕاندم کچێ بۆ لەم دەکەی بۆ لە پشتی ئەو دەوەستیەوە پشت لە من دەکەی کچێ تۆ ژنیم نییە ژنی ئەوی هەیەن بەسە ئاکۆ گوناحە نەفسیەتتان تێک داوە بۆ وای لێ یەکەیت چارەی توش دەکەم هەستە کچێ زوو مام جەمیل چاوەڕێ هەستە کچێ دە هەستە دەی پێشم کەوە کچێ دەوەرە باشی دکتۆرە هێوی سحەتت کووە زۆر زۆر سپاس باشی ئەحواڵی جەنابەت زۆر مەمنون زۆر بەخێرات فەرموو دانش
ئەمێ فەحسەکی زۆر باش و دروستم بۆ بکەی لەبە ئەو کچەی بەس بزانە حەملی هەیە یان نا بە هەردوو چاوان بەس ئەگە زەحمەت نەبێت ئەنگە دوو نەفەر بچنە دەرێ زۆر باشە تخوا بە وردی بکە بە چاوان هیچ خەمت نەبێت خۆ ماگیری ئەستا وەرە کچە جوان نۆ دەگریێ نەگریێ بە قوربان نەگریێ هیچ نییە دەترسێ ئەم نەفرمە وەرە بڕۆی وەرە هیچ گرێ خۆتون نەکە وەرە بڕۆ دۆ دەگریێ هەندێ درێ خۆتون نەکە تەواو هەستە با بڕۆ دەبێت نەگرێ کچە جوان ئیشالە ئینسانێکی پاکی درێ خۆتون نەکە ئیشالە خەبەرێکی خۆشی شت دەدەمێت دکتۆرە چی بوو توخوا دەبێم بڵێ هیچ نییە هەندە نەترسێ بەسەکە زەحمەت دەبێ بڕۆ کەس کارێ خۆ گاسکە بابێ ناکرێت بخۆم بڵێ دکتۆرە هیچ نییە درێ خۆتون نەکە دەبڕۆ تەواو بوو دکتۆرە تەواو بوون بەس دیارە کێشێکی زۆر گەورە بووە کێشە دکتۆرە کێشەمان نەبوو ئەوە توش کێشەکردینە بەڕاستی بەداخەوە چ بووە دکتۆرە؟ نازەمە ئەو عالەمە کوونە کوو بوختە بە کچان دەکەن مەبەستە چێ دکتۆرە بوختە پیرۆزە کچتان پاکە بەڕاستە پاکە پاکە نەمگوە ئاراسی کوڕمیشی غەڵەت ناکات تاکیدی دکتۆرە؟ تاکیدە باشە ئەو فایلێکە ئەم خین مۆدێ و چ بوو؟ ئەو هیچ نییە ئەلا بڕۆ دەستی کچەکەت بگرە دەستی بەسەر بینە با هەندە نەگرێت دەبڕۆدەی بڕۆ دەستی خوشکت بگرە با بڕۆینەوە دەی دەستەکانت خۆشی دکتۆرەکە و فەقسەی بدەون زۆر سپاس زۆر مەمنونم زۆر سپاس ئینشاڵڵا قەت ئەو کێشانە ڕووی نەدات ئینشاڵڵا هەستە کچی خۆم هەستە گەڕە بیهینە دەی مامزەمی فەرمو مامزەمی یا الله باشی کچی خۆم بەخێر بیتەوە مامیجان بەخێر بێنەوە چی بوو؟ والله ئەوەی ڕاستی بی فەحسەکە زۆر خایە دەرچوو ئەو کچە لە گوڵ پاکتر و بێگرتر دەرچوو غەدرە چی یەک جار گەورەمان لێ کرد خوشکم گەرنە مازاکە ئەوەژم بایلەکە نامەوێت تۆزایی چی لە من کرد کاکە تۆ جۆ بۆ خوشکەکەی خۆ نەگرت چەند پێم وتیوانێ بڕاو بە من نەکرد مامەی گیان بەحساب تۆ لەو گەورەتری دنیا و دیوە من هەواڵەی خوا دەکەم کاکە خوشکم لەبەرخوا گەرنە مازاکە گەردنە ئازاکەم کاکە سەیرم کە سەیرکە چوو لە خوشکەکە و کردووە تۆ منە شکان تۆ باوڕ بە من نەکرد ئێستا ژاتوی پێم وەڵێ لێت خۆش بم بڕواتە بێ منیش بە هەڵە تێگەیشتم ئەگەر نا خوشکم چۆن دڵم دێوانە تۆ بکەم منە تۆ لە یەک دایک و باوک گەورە بوو آخر گەر بە هەڵە تێ نەگەیشتمام منیشتی هەم نەدەکرد من لەو ڕووداوەی کە ڕوویدا لۆم بە دەرکەوت ئەمە دوژمنێکی یەکجار گەورەمان هەیە
باشە مام جەمیل ئەو دوژنەی باسی دەکەیت لێیە من نازانم من نەزانم. تو دەزانی بەڵێ مامەگیان. ئەتی لۆ باسی ناکەی کچی خۆم. نازانم چەند ڕۆژێکە کەسێک بە چەند ژمارەیەک تەلەفۆنم بۆکە. داوای عیلاقم لێکات دەڵێ بێ بچینە دەرەوە. منیش نەمێرا بە ئێوە بڵێم. لۆ لەمەت شاردەوە لەبەر چ؟ مامەگیان وتێگە بە کەس و کارەکە و بڵێیت ئەوە حیا دەبم. ئیتر لەبەر ئەوە مامەگیان منیش نەمێرا هیچ بکەم. ناحەقت نییە کچی خۆمە توشتت سابووی. بەڵام دەبایە باست کردبە. یاسا هەبوو ئەم شتێکمان پێدەکرا. مام جەمیل ڕاست دەکا. ئێستاش نەچۆ بچی. ئەگە ئەوڕۆ تەلەفۆنی کرد با مۆعیدەکی لەگە دانێ لۆ پارکی کەم ماڵی خۆمان. ئەت ئەو کاتی لۆمەی بەجێ بێنە. باشە مامەگیان بەسەر چاو. کچی خۆم وەرە بڕۆ لێوێ دانیشە ئەمنوو براشت لێرە دادەنیش باشە؟ باشە مامەگیان. پێم برێ تەلەفۆن لۆ کردی ها؟ ئاو دەمێکە لە ڕێگایە. دەبڕۆ تو لەسەر کورسی دانیشە باشە؟ دەبڕۆ دەی وەرە دانیشە. ئەلۆ ئەلۆ لەکوێیت تۆ؟ نزیکم پێم بڵێ تۆ لەکوێی؟ منیژە لەو شوێنەم کە موعیدمان نابوو بێک. زۆر باشە چاوەڕم کە ئێستا دێ. زۆر باشە دەی. خوات لەگەڵ. مەترسێ ئەمن دڵەکەتم. دڵی چی؟ ئەوە تۆ تەواوی دوایەوە ئەوە چاتنە دەرەوەیەکە ئەڵەی دزیت. دزیت بابە دزیت چ؟ ئەمە لەسەر عاشق زۆرم پێکەتیە. ڕۆژە تێوارێ بەس پێم دەکەت ناچار دەترسان دەبی ئەو هابکەم لە ترسی لێدانێ. لێدانە؟ بەڵێ. ئیشەڵڵا خوا لەوە خراپترە بەسەرێنێ. سێرم کە جوان سێرم کە. ببینە بە سەبەبی تۆ چی لە من هات. ببینە دەی. ئەمن؟ تۆ تۆ بەسەر من هێنا تۆ ژیانی منە وێران کرد. ئەمن وام لێ نەکردی نا ئەمن وام لێ نەکردی. تۆ واو لە من نەکرد. ئەوە هەموو تەلەفۆنەوە هەموو دەنگە تۆ نەبوویت. ها خەریبوو من لەسەر تۆ بکوژرێم. جانەکەم. بە من مەڵی جانەکەم من جانی تۆنی مەسڵە من تۆم لە هیچ شوێنە نەبینیوە. ناسم نەیشتە بۆ واز لە من نایانی. بۆ لە من کرد کاکە تۆ. بۆچی وە ژیانی منە تاڵ کرد؟ هیچم نەکردیە نا. هیچ نەکردووە؟ دەمەیەکەمە دانیشی قسەی بکەیت. دانیشە بەڵام یەک لێم نزیک بیتەوە. حیاتە بەم لێرە هەرچی خەڵکە لێو کۆکەمەوە. باش جانەکەم ئەمە زۆرت و خۆش دەوێت. بريدة لو من هستا مزانو هستا تو چه با من ناری او چشه گوره چه تو شیمات کردیا چشه حیوان بروی مدام بایکوریا ليه مدام بردم كوريا اكو ليه مدام تو حي مرد برده اي مرم
زمير دبي الو بردا بكي بوليسا ناوچیە؟ ڕێکەوت چیش دەکەی؟ باسکل چیمە خێزانداری؟ نا خەڵکی کوێ؟ هەر هەولێر قوربان هەولێر. کاک ڕێکەوت ڕۆنیاز دەناسی؟ بەڵێ دەیناسم. باش. باشە چ عەلاقەکە لەگەری هەیە؟ قوربان ئەم نەم خۆش دەوێت دەمەوێتە خۆشەویستە. باشە لۆ ناچێ داخوازی؟ قوربان ئەمیش حەزم لێ بچمە داخوازی. وەڵڵا حەزم لێ وەڵڵا بەس ڕۆنیازم نی ناوێ نە ئەم نی ناوێت دەڵێ تو ناوێ بە فرچەچی. باشە من دەچمە داخوازی بۆت. من کاک حاجی ڕەحمەتیم دەناسی، عایلەکەشیان هەموو دەناسن. دەتوانم ئاسانکاری لۆ بکەم. وەڵڵای قوربان ئەگەر ئەوم لە بۆ بکەی هەتا مایمە منونی پێڵاوەکانتم هەتا مایمە ئەو کچە لە بۆ من بی چە خۆشە. بە مەرجێک بۆت دەکەم. بڵێ بەسەر سەر و بەسەر چاو. فاسێکی سۆنەری هەیە. چی لە ناو جانتای ڕۆنیازیدان هەیە. نازانم هیچ معلوماتێکم نییە. بەس ئەو پرسیاری لۆ لە من دەکەی یعنی ناگەش چیوەت کردبی کە ئەمن وام کردبی گەورە ئەم شتی وا ناکەم کەس هەیە وا لە خۆشەویستەکەی خۆی بکە ئەمن خۆشم دەوێتن خۆش وەڵڵا خۆشم دەوێت کوشتەکی وا دەکەم حەیە بچیتن. یعنی تۆ هیچم نەکردووە؟ بەخوای گەورەم هیچم نەکردیە وەڵڵا هیچم نەکردیە وەڵڵا. دەزانی ئەمن ئەو دەورانەیەکی تم زۆر دیتیە زۆر هاتینە ئێرە و ئەوەوان نەیان کردیە بەڵام ناتوانن فێر لە ئێمە کە تێگەشتی پێم بڵێ باشە ئەخر چت پێ بڵم گەورەم کە هیچم نەکردبی وەڵڵا هیچم نەکردیە نا ئەو فەقسەت کوورەنا ئەو جانتای دانا گەورە قوربانی چاوت دەبم بەوەڵڵا ئەمن نەبوویمە وەڵڵا ئەمن نەبوویمە نا ئەمن نەبوویمە بەخوای ئەمن نەبوویمە. ئاخر ئەگەر بێ و لەسەر تاواکەشت بی سەزاکە زۆر قورستر دەبێ. ئەوجا بە خۆت احترافکەی باشترە لەوەی کە لەسەرت کەشت بی و سەزاکەشت گرانتر دەبی. کاکە ئەوەندە سەرم مێژێنە قسەی بکە چێ ئەو فاسی سۆنەری خستە ناو ئەو جانتایە. گەورم هەرچە قسەی بکەم باوەڕ ناکەی ئەمن نەبوویمە نا ئەمن نەبوویمە وەڵڵا بەڕاستمە من نەبوویمە نا. بە خۆت پێم بڵێ باشترە لەبەر ئەوەی زۆر ئاسانتر دەبی سزاکەت. قوربان یعنی کە شتێکم نەکردبی چۆن بیڵێم ئاخر کو بیڵێم وەڵڵا نەمکردیە وەڵڵا. بەڕاستی ئێستا کە زۆر بەختەوەرم کە لە تاندیرم وا بە ئاشنەوایی بێکەوە دانیشتی. فەرم وەرە بەخێر بێ. سپاس. کاک سەدا وەرە. کاک زەمین بەڵێ ئەوەی دیزاین فیلمەکانتەوە ئای دەستت خۆش ئای ماشەڵڵا تەنها کاشەکان دەبێت بەریزە ناکەوێت. خۆشی
دەست خۆش بەس کاک سەردار بە زووترین کار دیزاین کاشەکانی شنووتەوە کە باشە ئەوەش ئێمێلەکە حەز دەکەم بۆ ئێمێلی ڕێیان ڕوانکەی باشە باشە ئاکۆ لەگە ئاگاسی پێکەوە وردەکاریەکی باشم بۆکەمە دووادا چوون کە داخۆی شتەکە بەچلەکە باشە بە چاوەڕمان بەس باوکە گیان بزانە پۆلیسی سەردایەکی تازەی دەست نەکەوتە بوو بابەتە باش و بەبیرتی نامەوە ئێستا لەگەڵ لازم ئەوەل هێ من قسەی دەکەم ئێستا هەموو شتێکمان باش دەبێت بەڵێ کاک زەمیل کاک هێمن باشی سەحەتی جەنابەت وە ئەحوال زۆر باشن خۆش بیاخەوە هەرێ سەرە داوەک ئەو مۆزوعە بە چ گەیشت کاک زەمیل لێکۆڵنەوە بەردەوامە تاکو ئێستاکە هیچ شتێکی تازە نییە زۆر باشە زۆر باش خۆ ئەگە هەر شتێک بوو هەر بەرەو پێشچوونەکە بوو خەبەرمەم دێ باشە ئەگەر شتێکی تازە هەبی بەسەر چاو سپاس دەکەم لە کاتت ناگەێت نەخێت خواحافیز دڵنیا هیچ کەس لە پۆلیسی ناشادرێتەوە بۆی هەر شتێک بیتن هەواڵتان پێ بدەم باشە زۆر باش سەرچاو دەکەواتم لە سەی زنتانە بێ بڕۆم بڕۆ ئەوەش ئاراست ئەگەم وەش نیشتانە مای بڕۆم تۆ بەخێر 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 مامزەمی بەخۆ داگات لێ تووشی چەند کێشەی بووینەوە ماوەی کێشە لە دوی کێشە یعنی بەڕاستی ئێمە چیدی قوبور ناکەم ئەو زەواجە تاخیر بکرێت باوکە گیان هیچ نەبێ با کاتێکم بدەنێ تاوەکو تەخەڕوجەکەم خۆمە 4-5 مانگم ماوە دوای ئەوە ئینشاڵڵا ماریەکەم وەی گوازینەوە چت گوت نانە مامزەمێت وەختەکە ئیوەی نییە با بە یەکجاری شەکەی ببڕێنەوە زەواجەکە خلاص بێ بەخۆت نازانین چەند پیشەمان هەیە ئەو هەتا ئێستا و زابطەی برادرت هەتا ئێستا هیچی لەو بەهیز نەکردین ئەرە چی کردەوە وا هیچ خەبەری نەبووە ماوە نا بەخۆی نازانم چ بکەم ئەوە کاکی من بەخۆی ئەلو کاکی من باشی ئەو کاتت باش کاک زەمیل ئەو کاتت باش کاکی من ئەحوالی جەنابت توە ئیشاڵڵا هەواڵێکی خۆشت پێ ها نەخێر کاک زەمیل ئەو کوڕەیەتی لەسەر نەبوو تاقیقەکی زۆر باشمان لەگەر کرد لەبەرەوەی حاکمیش ئیفراتی کرد هەسا تاقلێت کاکەوە هیچ شتێکی لەسەر نییە کاکی من هۆشکی لەسەر نەوەی بە قەراری حاکم ئیفرات کرا ئێمەش مەلەفەکەمان داناخستووە و چاودێریشی دەکەین هیچ خەمن نەبی باش بە هەر حاڵ ئەوەی شوکاری خۆتانە بە خۆتان باشتر دەزانن بەس کاکی من خوا ئەگەر هەواڵێکی خۆشت زانی بەرەو پێشچوونەکەت زانی خوا ئاگادارم کەوە باشە خواحافیز خواحافیز بەریاندا مامە گیان منە تا ئێستا بەس شکم لەوە چۆن ئازا دەکرێ ئاخر کچی خۆ پۆلیس بە خۆی ئیشوکاری خۆی باشتر دەزانی دیارە هیچی لەسەر نەبوو لەسەر ئیسپات نەبوو لێ بەرلایەکردی
ای باوکەشان چی نەکردووە ئەی چی بەسەر منێنە ێ باشە منی خەجاڵت لای جەناب و لای ئەو برادرە نەکریانی مامزەمی ئەمن بەخۆم دەچم قسەی لەگەرە و زابطەی دەکەم کوت پێ باشەوە بکە بەس تکات دێنەکە بەگارەکار و بەدەنگ بەرزکردنەوە نانی با چێشەی دیکەشمان لۆ زیاد نین باشە باش بخەم دانیشە ئاراستی شوکێکە ئەو بۆ بڕۆ خواحافیز خواتانێگە بڕۆ ژووری ژمێریانی چەکەکەیە بڕۆ باقی ئەو پارەم ببینە باشە بەسەر چۆ لە هەستە بڕۆ خۆزگە بڕۆشتەوە بڕۆ پرەبەدا نا هەستە بڕۆ ئیشی بڕۆیتەوە بەسەر چۆ بڕۆ خوا لێبە قوربان بەس بزانم چۆن ئازادتا کرد من ئازادم نەکرد یاسا ئازادی کرد آخر قوربان ئەو هەڕەشەی کوشتنی لە خوشکم کردیە نەخێر وەنیە ئێمە هەموو ڤۆیسەکانمان لایە ئێ وایە قسەکەی توشتەوە هەڕەشەی کوشتنی نەکردێ بەس گوتی ئابڕوت دەبم حیات دەبم کە ئابڕووی بردیە ئێ قوربان ئەدی هەرەو نەبوو زەرفەکەی خستە لاو جاڵتای خوشکم نەخێر تاقیقەی شتەوەمان لەگەر کرد هیچ لەسەروی کەشف نەبوو تێگەشتی قوربان آخر ئەو بە هیچ قانونە تشتیوان نابی ئەتو لە قانون دەزانی ئەوە ئیشتی مێلۆمەی بەزبی لە تێگەشتی ئێستا تو ئەگەر ئیشتی نیە دەتوانی بچێ دەرێ باش نازانن چێیە زۆر بە دوای داگەڕان بەڵام هەر نازانن چێیە دوای چەند ڕۆژێک لە لێکۆڵینەوە پۆلیس نەگەیشت بە هیچ ئەنجامێک بەڵام دۆسیەکە دانەخرا بیریان کردەوە کە ئاخۆ ئەو کەسە چییە کە بوختانی بۆ ڕۆنیاز دروست کردووە جەمیل وتی بێخەم بن من ئەو کەسە هەر دەدۆزمەوە بابزانین ئایا ئەو کەسە دەدۆزرێتەوە بابەتجان باش بابەتجان ئاراس کوڕی خۆم بانە بابەتجان سپاس دەکەم بابە وڵای داواکاریەکم دەدەبوو ئەوە ویستم ڕاستەکەی سوپرایزی بۆ ئینکەم بۆ ڕۆنیاسکەم لەبەرەوەی ئەمە باری دەرونی باش نییە و ئوختیانی زۆر پێگەیت ویستم ها تۆزێ سوپرایزێکی بۆکم تاوەکو باش بێتەوە حەزت بە تەمای چی وڵای بە تەمای سوپرایزێکم بۆ ڕۆژ لەدایک بوونی کوڕی خۆم بەڵێ بابە ئێستا تو ئاهەنگی ڕۆژی لەدایک بوونی بۆ بکەیت باشە و خەڵکە چما پێدا ها تا ئێستا بۆ حەوسەت جیتان نەکردیان ڕاستە بابەتجان ڕاستە باشە هەوڵدە شتێشیگە بۆ بکە باشە بابەتجان ئەخەتە با ڕۆژ لەدایک بوونەکەی بۆ بکەم یەک جار و بۆ یەکەم بەشکەم پێی باش بێتەوە دڵی پێخۆشە بێت بەس یەک مشکلەیەک شمەیە بەس ئاکۆ مشکلی ئاکۆمەیە ئەگەر ڕازی بێ زنی ئاکۆ لۆری بزێ بڕۆ بابەتجان ڕۆحەکەم بابە خڵای یەک داواکاریە تریش وەی بەچاوان بانە بوو بابە خۆتە زانین تامم بە سیارەکە کردو وەڵای لەبەر چاوم کەوتو و ساری شەریکەم پێ ئەم ئالەماری تۆ باوکت ئاوا ملیۆنێرە و نازانم چی ئەم سارێت چیە بێتە وەڵای بۆم بگۆڕ خۆی ڕاستەکە ئاراس بەڵێ بەس دەرفەتەکەت کردەوە بە ئەو سیارت لە سناحی بێتەوە دەیفرۆش بووە شەب یەک سیاری ئاخر مۆدیلی بۆ بە قوربانێ تووشارسی ئەو چەند کوڕبەیە قوربانە بابەتجان بارە کاتم نەگرم بڕۆ خوا لەگەر سپاس دەکەم دیسانە بێ چێ بێت یا ئەڵڵا بەڵێ ڕۆنیاز خان باشی لە ڕۆژی لەدایکبوونی ڕۆنیازدا تەلەفۆنێک ژیان لە ڕۆنیاز تێک دەدات کاتێک کە هەیانی براژنی دێتە ژوورێ ڕۆنیاز نایەوێ کەس بزانێت لەگەڵ چێ قسە دەکات بابزانی چیرۆکی ڕۆنیاز بەکوێ دەگات بۆ کوێ ئەڕۆیت هەیەنجان نەڕۆمێستی تۆزێکی هەیەمەوە باش بە قوربان آخر پێم بڵێ بۆ کوێ ئیشم ئەڕۆیت هەیە کە هاتمەوە پێدەڵ
زانانی شەو قسەکان دەبێ من بەزانمەوە بەستێ داخێ والله وەستم ئەوەش لێرە باشە لەوا فوتکەم تێکردێ ڕاست هەمووی پەمەی لێنە زۆر حەزی لە ڕەنگی پەمەیە تێکەڵ جوانترە جە خەڵک گولێکیتەوە نابی ناکەمەوە لێەوە یەکی ترم ئەوەش بە لێنەمەوە وڵی زۆر دڵم خۆشەکە گەیشتون بۆ وەختە دەزانی ئاراس بەرە چیمان بەسەر نات برام وڵا زۆر شتی ناخۆشمان بەسەرات برام خوشکێکە دەبوو ئەوەنە خەدرت دیکن هەتا خوا لە بەسەر برا خەدر لە منیش بەسە ئاراس برینم مەکولێنەوە مۆزوعی مەکە بۆستم با بچم هەنێ میزەڵانی تر بێن کەمە یاڵا ئەبڕۆ بینی دەست بۆ فایزات ئاراس تۆ بۆ فوکردن زۆر باش نە بەخۆ باش نی ما بیگرە لەبێنە دیدانێک بۆستە مەڕامسەگێزان بێنە ڕینە سەلام عەلەیکوم عەلەیکە السەلام ئای دەستان خۆش بی دەستان خۆش بەخێر بێ مامزەمی هەرمە خۆشی بی خێر هاتی ئەدی کە ڕۆنیاز گیانیە وەڵا هەیان نردی تێ دەرێ ئێستا دەگەڕێتەوە دا ئیشاڵە دا ئیشاڵە دا ئیشاڵە دانیشە مامزەمی فەرموو یا الله هەر بە خۆشی بی یاخۆ سەدەبڕ ئەوت لە مامزەمی بینە ناخۆ دانیشە ناخۆ ئەوەرە دەبە چ لێ کرد تۆتەوە لێرە یارمەتتان دەم ناوەڵە دەست خۆش مامزەمی دەست خۆش ئاراس جام بابە کاکا من لەوەی زیاتر ناتوانم چاوەڕێکەم ئیش و کارم زۆرە لە کۆمپانیا دە تەلەفۆنە چلۆ کە بزانە دە چێن دەرێ دێ یان نایە باشە مامزەمی ئێستا هەیان لە بۆی دەکات هەیان تەلەفۆنێک تۆ شتەکان وا حازر بۆ تەلەفۆنێک بۆکۆ بەسەوەنە بەسە ئەوڵە بێن زۆر کێفی بەدەم دەباندێ ئاکۆ گیانۆڵا داخراوە داخراوە باشە من تەلەفۆنێکی بۆ دەکەم بە ماسوودە لە خەت نییە ئەلو جەنابەت ئارازی باڵێ فەرموو دڵیشت خۆشحاڵەی دەستگیرانمەیە بۆچی کورە بڕۆ فریای دەستگیرانەکەت بکەوە هەر دەقەو لە باوش یەکێکە تۆ چێت من هەر کەسێک بووم بە بڕۆی تۆ کەسێکی خراپ بووم یان باش چونکە ئەوە تا من ڕاستەکانت پێڵم چونکە ئێوە ئایلێکی دیارن نامەوێت کەسی خراپ بێتە دەستگیرانی تۆ بێتە خێزانی تۆ کە هەر ڕۆژە لە باوشێکێکایە وەرە بە چای خۆت ڕاستەکە ببینە کاکە دەکوات تۆ لوکەیشتەکەم بۆ بنێرە ئێستا بۆ تەنێرە وەرە خۆت سێریکە دێڵا پەلەکە دەی ئەلو ئاراس سەبکەوە چ بووە چ بوو ئاراس ئاکۆ ئەو خوشکەی تۆ حای بە منەوە بە تۆشەوە نێشتووە قسەی جوان بکە کورە بزانە سەڵی قسەی چی جوان بکە ڕاوەست تێمان گەیرە چ بووە باوکە تەلەفۆنم بۆ کراوە لە خۆشەویستەکەت هەر ڕۆژۆ لە کافتریایەکە هەر ڕۆژۆ لە باوەش کوڕێکە من چۆ قبوڵی ئەوواکە خۆ ڕێکەوە مختانێک بی پەلەی مەکەن ئەگەرەوە ڕاست بەخۆ کاکە پەلەی مەکەنم بۆ چێوە چوونەوە ها بچم بە دویان با بڕۆ وەرە کاک وەرە بۆ چێوە دەڕۆ وەرە وەرە بەس با بزانم کێ بزانە کو دەیکوژم لە سەخۆ کوڕی خۆم کوشتن برە بەخوا بەوە کچەکەی حاجی گورە ناوی دە بابم نینی زمانە درێژ نەکەی ئێستا باس بزانە کو خوشەکەم لەبەر چاوی تو دەکوژم بڕۆ ئەتوش ئەگەر لە قسەی خۆت بی ئەمن بە خۆم تەمبەی دەکەم بڕۆ دەی زان شێتی باوکە زان شێتی وەرنە خوارێ باشە پێ بڵێ بۆچی منێناوە بۆ ئێرە بۆ بەهیلەکەش لێ سەنوو پێت دەڵێم سەبر بگرە
دەتوانێت لە تەلەفۆنیش پێم بڵێیت؟ دە پێم بڵێ دەی چی و بەزمەی بەسەر منێنە؟ پێت دەڵێم سەبر بگرە. دەکەی ئەو توانێت لە تەلەفۆنیش پێم بڵێیت خۆم. ڕۆستێ دەچونێ دەچونێ ئاراس بیمە ڕەتەی یاشکۆس ژمارەکەی ڕۆنیازی پێدەم وتی بڕۆ بۆ کارتەوە پێ بریا تووبلۆی شەهڵانە دەکەی هەڵا لە دوای هەڵا دیسانە بێ چێ بێت یا ئەڵڵا بەڵێ ڕۆنیاز خان باشی؟ باشم فەرموو وەڵاهی مۆزوعێکی گرنگەیە دەمەوێت پێت بڵێم مۆزوعی وەکو چی؟ نهێنیەک هەیە تۆ بە دوای ئەو نهێنیە دەگەڕی هەتا ئێستا کەس ئەو نهێنیە نازانێت دەبێت ئەو نهێنیەت پێ بڵێم ئەخە چ نهێنیەک؟ ئەو وەرەقە سۆنەرەی کە لە ناو جاتەکە دانرا بوو ئێ پێم بڵێ؟ جا من دەیزانم چێ بوو باشە دە پێم بڵێ؟ لە موبایل باز ناکرێ دەبێ بتبینم ئەنجا باسی دەکەم ئەخ من ناتوان بێمە دەرەوە ناتوانیت پێم بڵێیت ئێستا تکایە
دیارە ئەو بابەتە لە لای تۆ گرنگ نییە. نانا گرینگە زۆر گرینگە یام کەواتە بۆی پێت بڵێم دەبێت موعیدێک دابنێن وا یەکش ببینین. وتی وەرە پێ دەڵم کێوەرەکە هەرناگەی کردۆتە جانتاکەتەوە من چوزانم دەیتوانی بە تەلەفۆن پێت ڕابگەینی ئەویستمانم کاتە ئەو هەیە بەرێت ئێستا تۆ دەکوسم ئەو چەکەم دێ وەربە وەربە ڕۆ یاسا هەیە ئێستا ئەوەی ڕادەست یاسا دەکەینەوە ئاراس وەرە بیباری خۆ ڕێزەکانەوت ڕەکرە ڕۆدەی کەس پێشکۆدەی ڕۆ پێشکۆدەی بۆ قسە ناکەی قسەمان بکە. جەنابی ئەفسەر من ڕقم لێ بوو لەبەرەوەی ئەو شەهادەدار بوو من بێ شەهادە ئاکۆ ئەیوت ئەبێ لێرە بێتەوە من حەزم ناکرد کە ئەو لە ماڵەکەی نابێت لەبەرەوەی ئاکۆ زۆر دڵی پیسایی بدەتا شوو نەکات ئەبێ لای من بێت هەر کاتە شووی کرد با لێرە بڕوات ئەوزەکەی ئەو مشکلەیە. شتێ تریژ ماوە بیڵێ خۆت باسی بکەی باشترە لەبەر ئەوەی سزاکەت سوکتر دەبێ منیش دەتوانم ئاسانکاری لۆ بکەم. ڕۆژێکیان دەرگای کەنتۆرە کردەوە بینیم کە ڤێلایەک بەلای خوشکەکەوەی زۆر حەسودی بێبرد کە ئەو ڤێلای هەیە من نیمە ئەو شادە هەیە و من نیمە پیلانم بۆ داناکە بیکوژن دوایەوە ڤێلاکە ببێ بە هیچ من بچمە ناوی باشە ئەی سۆرەرەکە چێ خستێن لەو جانتای؟ بەڵێ من ئای ئەوە چ کارە ساتێکە بۆ تەماحی دنیا براژنێک ئەو هەمووە پیلانە گڵاوە دابڕێژێت بۆ کوشتنی خوشتی براکەی چ کارە ساتێکە چ سەردەمێکی گڵاوە تێکەوتوین لە کۆتاییدا و کەسانە هەرگیز لە سزای زەوی و ئاسمان ڕزگاریان نابێت.